لە یەکێتی سۆڤێتی پێشوودا فەرق و جیاوازیەکانی نێوان رووسیەکان و گورجیەکان لەسەر بنەمای سیاسەتی نەتەوە پەرستی لەلایەن کەسایەتی ناوداری سۆڤێت جۆزف ستالینەوەدا ڕێژرا بوو. بەڵام ئەو فەرق و جیاوازیە گەیشتە ئەو پەڕی لەمانی هەشتی ساڵی 2008 لەو دەمەی شەڕ لە نێوان رووسیا و گورجستان هەڵگرسا و هەر لایەکیان ئەویتریان بە دەستپێکردنی شەڕەکە تاوانبار کرد. هۆکارەکانیش لە پشت ئەو شەڕەشەوە ڕێبازەکانی سەرۆکی گورجستان میخائیل ساکاشڤیلی بوو کە لایەنگری ڕۆژ ئاوا بوو، هەروەها ئەندامبوونیان لە ناتۆ. ئەوەش بووە مایی زیاتر ئاڵۆزبوونی ڕەوشەکە و لە کۆتاییدا کاردانەوەی لە کرملین لێککەوتەوە. هەوڵێکی تایبەت بوو تا نیشانی هەموو کەسێکی بدەن رووسیا توانای هەیە هەڵوێستی زۆر وەربگرێت بە داگیرکردن و هێرشبردنە سەر خاچێک دوا بە دوای یەکێتی سۆڤێت، بەڵام هاوکات ئەوە شتێکی چاوەڕوان نەکراو بوو. رووسیا لە ماوەی 5 ڕۆژ بەسەر لەشکری گورجستاندا زاڵ بوو. لە دواییدا لەسەر ئاسی نێودەوڵەتیەوە شەرمەزار کرا بە هۆی دانپێدانی بەسەر بەخۆیی ئابخازیا و ئۆسیتای باشوور کە لە گورجستان جیابوو بنەوە. بەڵام سەرڕای ئەو سەرکەوتنەش موسکۆ دڵنیگەران بوو لە کەم و کوڕەکانی لەو شەڕەدا. شەڕی گورجستان رووسیا هاندا بۆ گرتنەبەری پرۆگرامی بەهاگرانی پرچەکردن، چونکە لەگەڵ ئەوەی شەڕەکە سەرکەوتوو بوو، بەڵام هێزەکانی رووسیا زۆر چالاکانە شەڕەکەیان نەکرد بوو. ئامانجە سیاسی و استراتیجیەکان بەدەست نەهاتن. هەرچەندێکە ئەو وانانەی لەو شەڕەوە فێربوون لە دواییدا لە ئۆکرانیا سوودی لێوەرگیرا، ئەوەی دراوسەیەکی تری سۆڤێتی پێشوو بوو و لایەنگری خۆر ئاوا بوو. لکاندنی رووسیا بۆ کریمە لە ساڵی 2014 و شەڕی بە وەکالەتی لە خۆر ئاوای ئۆکرانیا لەشکری رووسیای هەندا کە بە ژمارەیەکی زیاتر لە شەڕەکە بەشدار بن. دوا بە دوای 10 ساڵیش بەسەر ئەو شەڕەدا کە بە شەڕی بچووکی رووسیا لەگەڵ گورجستان ناسراوە، هێشتا ئاشتی ناسەقامگیرە و ڕەنگە لە نزای زیاتر پێویست بێت تا ئاشتی تاسەر بەرقەرار بێت.